سەبارەت بە ڕۆڵی سەرۆک بارزانی لە کردنەوەی گرێژێڕی کێشەکانی عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدا و لەگەڵماندایە. بەڕێز شێخ حەیدەر سڵاوتان لێ بێم، کاتتان باش. ئەوەی ئەمڕۆ لە وێنەکان بینیمان کۆبوونەوەی سەرجەم لایەن و پێکاتە جیاوازەکانی عێراق بوو لە دەوری سەرۆک بارزانی. چی سەرۆک بارزانی واکات تەواوی ڕاجیاوازەکان لە عێراق ئامادە بن لە دەوری کۆبنەوە؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. خدای بەخشندەی میهرەبان. السلام عليكم ورحمة الله. سڵاو لە ئێوە و بینێرانی کوردستان 24 شەوتان باش بێت. ڕاستیەکەی سەردانی بەڕێز سەرۆک بارزانی من پێم وایە سەردانێکی تابڵی گرنگە، ئەمەش لەبەر دوو هۆکار. هۆکاری یەکەمیان ئەوەیە کە ماوەی 6 ساڵە سەرۆک بارزانی سەردانی بەغدای نەکردووە. دواتریش هۆکاری دوم ئەوەیە کە لە کات و ساتێکی زۆر هەستیاردایە، چونکە عێراق و ناوچەکە لەبارە دۆخێکی هەستیاردان و چەندین ململانێ و گۆڕانکاری هەنووکەیی لە ناوچەکە لە ئارادان. ئەگەر بیتە سەر دۆسیەی عێراق و بابەتی گۆڕانکاریەکانی ئەم 4-5 ساڵی عێراق لە ڕووی سیاسی و سیاسیەکانەوە دەبینی کە گۆڕانکاری گەورە ڕوویداوە و چەندین کەسایەتی نوێ هاتوونەتە پێشەوە، پەرلەمان گۆڕاوە و کەشوهەوای سیاسی لە پارلەمان گۆڕاوە، بە تایبەتیش دوای ئەو دابڕانەی لە سەردەمی کۆرۆنا دروست بوو لە دوای ئەو خۆپیشاندانانەی بەغدا، کەواتە گۆڕانکاریەکەی سیاسی جیاواز لە ناوچەکە ڕوویداوە. بە هەمان شێوە بوونی ململانێ و گەیشتن بە بنبەستی سیاسی تەنانەت لە نێوماڵی شیعی و نێوماڵی سونی و نێوماڵی کوردیش بە هەمان شێوە. لە هەمان کاتدا دوورکەوتنەوە یاخود دوورکەوتنەوەی بەشێکی گرنگی سیاسی لە پرۆسەی سیاسی کەسایەتێکی کە دۆستی نزیکی سەرۆک بارزانی بۆ بەڕێز موقتەدا سەدر ئەمیش گۆڕانکاریەکی گەورە بوو، چونکە ئەویش ڕۆڵێکی گەورەی لە پرۆسەی سیاسی هەبوو. ئەگەر بشگەڕێتەوە ڕۆڵێکی گەورەی دەبێت. ئەمە بە گشتی و زۆر بە سادەیی ئەمە لە ڕووی سیاسیەوە. بەڵام بابەتێکی دیکە هەیە کە پەیوەستە بە دەوڵەت و دەوڵەتداریەوە. ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە و ئەوەی لەوە هەیە لە جۆری مامەڵەکردن لەگەڵ تورکیا، بەتابەتی لەوەی پێیوەستە بە دۆسیە ئاو و دۆسیە هەڵپەسێدراوە کۆنەکان و کێشە نوێیەکان ئەوانەی لە نێوان عێراق و تورکیا و کۆماری ئیسلامی ئێراندا هەن. ئەوەش کە لە نێوان ئێران و بابڵین عێراقدا بەلایەکی دیکە و لە قۆناغی ڕابردوو قۆناغی ئێستاش شتێکی دیکەش پەیوەندی بە بوونی ڕاجایی نێتەوەکانی عێراق و پێکاتەکانی عێراق هەیە بەرامبەر بە هێزەکانی ئەمریکا. ئەمە بە سادەیی و بەگشتی ئەوەیە کە لە گۆڕەپانی ئێستای عێراقدا هەیە بەڕووی سیاسیەوە مەبەستم. دۆسیەیەکی دیکە کە تاوتێ دەکرێت دۆسیەی ئابووریە، بە تایبەتی ئەوەی پێیوەستە بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان، ئەوەی لە حکوومەتی فیدرالی پێیوەستە بەوانەوە و هەندێک گۆڕانکاری دیکەش کە ئەم گۆڕانکاریانە بەسەر بازاڕی وزەی جیهانی داهاتوون لە ڕووی فرۆشینەوتەوە. ئەمە کاری زۆری پێویستە و لە هەمان کاتدا گفتوگۆ و دانوستانی زۆری پێویستە کە سەرۆک بارزانی باسییان لێوە دەکات. شتێکی دیکەش پەیوەستە بە حکوومەتی عێراق و بنبەستی سیاسی ئەوەی کە لە نێوماڵی سونەدا هەیە کە بۆتە هۆکاری هەڵنەبژاردنی سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمانی عێراق. ئەمەش بابەتێک بوو کە کۆشکی سپی بە درێژی باسییان لەم بابەتە کرد لەگەڵ بەڕێز محەممەد شاه سوودانی سەرۆک وەزیرانی عێراق، بەوەی کە گوتیان کە ناکرێت یاخود سیاسەتی عێراقی ناتوانێت بەبێ سەرۆکی پەرلەمان بەردەوام بێت. لە هەمان کاتدا عێراق ئەگەر بێت و لەسەر ئاستی نێودەوڵەتی قسە بکەین، عێراق لەسەر ئاستی با بڵێن گەیشتوتە گەردەلوولێکەوە. ئێمە نامانەوێت عێراق بەوەی ئەم گەردەلوولەوە دوورکەوێتەوە، بە تایبەتی ئەو کێشەی پێیوەستە بە ئێران و ئیسرائیل و ئەو کێشەی لە فەڵەستین هەیە و ئەو شەڕی ئێستا لە غەزە هەیە. لە هەمان کاتدا دەستوەردانەکانی و مقاومەی ئیسلامی لە عێراق ئەمانە هەمویان کۆمەڵە بابەتێکن کە پێویستە گفتوگان لەبارەوە بکرێت. ئەمە بەگشتی پێوەستە بەم بابەتەوە. بەڵێ بەڕێز شێخ حەیدەر، بڕیارە پاشکەمێکی تر کۆبنەوەی سەرۆک بارزانی و چوارچێوەی هەمانکی بەڕێوە بچێت. پێتان وایە
ئەوەی لەم کۆبنەوەیە بابەتی گەرم و قسە لەسەرکردنە بێت چییە بێت؟ نعم أكيد المواضيع الرئيسية بەدڵنیایەوە بابەتە سەرەکیەکانی ئەم کۆبوونەوەیە وەکو هەموو لایەک تا ڕادەیەک دەزانن ئەوەیە کە حکوومەتی ئێستا لە هەناوی چوارچێوەی هەماهەنگیەوە هاتۆتە ئاراوە چوارچێوەی هەماهەنگی بەرپرسە لەوەی کە لە نێو عێراقدا دەگوزارێت و لە ناوچەکە بە گشتی و ئەوەی پەیوەستە بە حکوومەت لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنی و سیاسی و تەواوی ئەم پرسیانەوە تەواوی ئەم گفتوگویانە و تەواوی ئەم پرسانە لەسەر مێزی دانوستانەکان دەبن و باسییان لێوە دەکرێت بە گشتی هەموو لایەک ڕای خۆی لەسەر ئەم بابەتانە دادەبڕێت بە تایبەتی ئەوانەی کاریگەریان هەیە لە چوارچێوەی هەماهەنگی لە سەرکردە گەورەکانی چوارچێوە و لە هەمان کاتدا چەند پرسێکی دیکە پەیوەستن بە بابەتی ئابووری بابەتی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراالی بە بانکیکردنی موچەکان مامەڵەکانی بەرەی مقاومەی ئیسلامی لە عێراق مانەوەی هێزەکانی ئەمریکا چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ناتۆ و شتێکی دیکەش پەیوەستە بە ڕێکەوتنی شنگال ڕێکەوتنی ئەمنی و بابەتی پێکەنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمانە هەمویان وەکو یەک پاکێز لە نێو یەک سەبەتەدا باسییان لێوە دەکرێت بەدڵنیاییەوە ئامادەبوونی سەرۆک بارزانی لە بەغدا کە ئامادەبوونێکە پێشوازێکی زۆر گەرمی دەیکراوە ئەمە ڕەنگی لەسەر حکوومەتی بەغداوە خەڵکەکەشی داوەتەوە و پێویستە چارەسەر هەبێت چونکە بەڕێز سەرۆک بارزانی ماوەی 6 ساڵە سەردانی بەغدای نەکردو بێگومان ئەم سەردانە پێویستە بە چارەسەرەوە بێت بارودۆخەکە پێویستی بە کەسایەتێکی هاوشێوە بوو کە بڕیار بەدەست و ڕایەکی گەورەی هەیە و سەرۆک بارزانی لەو سێ چوار کەسەیە بە باوکی پرۆسی سیاسی دادەنێت. بەڵێ یان ئەتوانین بڵێن ئەم سەردانەی سەرۆک بارزانی دوای 6 ساڵ بۆ بەغدا لاپەڕێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوانی عێراق و هەرێمی کوردستان هەڵەداتەوە؟ من وەکو لاپەڕەیەکی نوێ نامەوێت دەری بۆ بڕم چونکە دەبێت ئاگداری ئەوە بین کە هەندێک شت هەیە لە نێوان هەولێر و بەغدا ماوەتەوە پێم وایە ئێستا هەولێر و بەغدا وەکو یەک شتوان و ناکرێت هەرگیز لە یەکتری دا ببڕێن و ئێمە پێویستە لەبری ئەو بین لاپەڕەیەکی نوێ تەنانەت من لەو بابەتانەی کە پەیوەستن بە ئیدارەدانی دەوڵەت تێبینی ئەوەم کردووە کە پارتی دیموکراتی کوردستان یەکێک بووە لەو لایەنانەی کە بەشداریان کردووە لە کارنامەی حکوومەت و داڕشتنی بنەماکانی کارنامەی حکوومەت ئامە پێشبەچوونێکی زۆر گەورەیەوە ئامادەبوونی بەڕێز نەسیر بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە بە شێوەیەکی کردداری لە نێوان بەغدا و هەولێر ئامادەن و هەمیشە گفتوگویان هەبووە ئەمە وای کردووە کە ئێمە پێویستمان بە لاپەڕەیەکی نوێ لە بنەڕەتدان نەبێت یەک لاپەڕەمان هەیە کارکردن بەردەوامە بەیەکەوە هەماهەنگیمان هەیە ڕاستە ڕازیایی هەیە ڕاستە لەوانەیە نیگەرانی هەبێت لە هەندێک شوێن لەسەر چەند پرسێک بەڵام ئەوەی گرنگترە لە تەواوی ئەم شتانە ئەوەیە کە نێوماڵی کوردی باوکێکیان هەیە کە ئەوی سەرۆک بارزانیە و بوونی ئەو لە بەغدا بەدڵنیاییەوە تەواوی ئاستەنگەکان لا دەبات و کێشەکان چارەسەر دەکات و لەمەوەدا زۆرێک لە ڕاست با بڵێن ئاسانی لە چارەسەرکردنی کێشەکان دروست دەبێت چونکە بەڕێز سەرۆک بارزانی خاوەن قسەیە و لە بەغداش گوێ لە قسەی سەرۆک بارزانی دەگیرێت و پشت بەخوا بە زووترین کات تەواوی کێشەکان چارەسەر دەکرێن ئەوانە لە نێوان هەولێر و حکوومەتی فیدراالی سەقامگیری هەرێمی کوردستان سەقامگیری عێراقە ناکرێت عێراق سەقامگیر بێت بەبێ ئەوەی هەرێمی کوردستان بە تەواوی جومگەکانیەوە لە تەواوی ڕوەکانەوە سەقامگیر بێت. بەڵێ بەڕێز حەیدەر تێڕوانینی چوارچێوەی هەماهەنگی چیە بۆم سەردانەی سەرۆک بارزانی چۆن لێ ڕوانن؟ من پێم وایە پەیامەکە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرایە و تەنانەت چوارچێوەی هەماهەنگی لە ڕێگەی ئەو پێشوازیە گەرمەی کە لە سەرۆک بارزانی کردوێتی وەڵامی ئەم پرسیارەیان داوەتەوە ئەو پێشوازی گەورەی لە سەرۆک بارزانی کرا کە شایستەشە بەو پێشوازیە بەدڵنیاییەوە ڕنگدانەوەی ئەو پرسیارەیە وەڵامەکەشی لە خۆیدایە چونکە ئێستا
گەلی عراقی زۆر بەباشی دەزانێت کاریگەری ئەرێنی سەرۆک بارزانی چەندە گەورە بووە لەسەر پرۆسی سیاسی عراق و کاریگەریەکی چەند گەورەی هەبووە لەسەر با بڵێن سیاسەتی دەرەوەی عراق و بە لە خۆگرتنی تەواوی ئەو کێشانەی کە هەڵپەسێدراون لە نێوان لایەنە نێوخۆیەکان. بەڵێ بەرز حەیدەر لامی پێتان وایە لە ماوەکانی ڕابردووە هەندێک جار باسەوە کراوە کە کورد هەستی دواتر دەشمەلای بەڕێز حەیدەر لامی ئێستا سەرۆک بارزانی گەیشتە ماڵی ئامار حەکیم بۆ دیدار دەستپێکردنی دیدار و کۆبنەوەکانی لەگەڵ چوارچێوەی هەمانگی کە سەرەکانی چوارچێوەی هەمانگی ئێستا لەوێنەوە وێنانەی بینن وێنەی ڕاستەوخۆن کە ئامار حەکیم لە ئاماڵی خۆی پێشوازی لە سەرۆک بارزانی کرد جگە لەوە هەریەکە لە تەواوی سەرکردەکانی چوارچێوی هەمانگی لەوێ لە پێشوازی سەرۆک بارزانی دانا بەڵام سەرۆک بارزانی با دیدارێکی تایبەت سەردەگەشتە بەغدا چەندین دیدار و کۆبنەوەی گرنگی لەگەڵ سەربەزیرانی عراق و بەرپرسانی دیکەی عراق ئەنجامدا و ئێستاش کۆبنەوەکانی پاشخۆنێکی دیکە لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی دەست پێ دەکات شارەزایانی سیاسی لە عراق سەرکردەکانی عراق سەرجەمیان بە گرنگی و باستان سەردانی سەرۆک بارزانی بۆ بەغداکەن کە دوای 6 ساڵە جارێکی دیکە سەرۆک بارزانی ئەچێتەوە بەغداوە زۆرینەی بۆچوونەکان ئەوەن کە سەرۆک بارزانی کێشەکان نزیکە کاتەوە لە سفر لە نێوان هەولێر و هەرێمی کوردستان و هەندێک کێشە لە نێوخۆی عراقدا هەن کە ئەو کاتانی کێشەکان ئەگەنە بنبەست لایەنە سیاسیەکانی عراق بە شیعە و سوننەوە پەنا بۆ سەرۆک بارزانیە بن بۆی کێشەکانیان بۆ چارەسەر بکات دیارە ئێستا چەند پرسێکی دیکە لە عراقەیەک دیارترینیان سەرۆکی پەرلەمانی عراقا و هەروەها پێگەرانی حکوومەتی خۆجی کەرکووکە چەند پرسێکی دیکە هەن کە چاوەڕێیەکرێ لەم سەردانەی سەرۆک بارزانیدا و کێشانە چارەسەر بکرێن دەگرەمە لای بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یازا بەڕێز شێخ حەیدەر دەمیست ئەوە بپرسم کە دەتوانین بڵین ئەم سەردانەی سەرۆک بارزانی کێشەکان نزیکە کاتەوە لە خاڵی سفر يعني واقعا هناك امور يجب ان چەند شتێکەن پێویستیان بە چارەسەرە ئێمە پێویستیمان بەوەیە کە بە خاڵیەوە بەش بکەین ممكن ان ننطلق بها العمل يعني كثير من النقاط المشتركة خاڵ زۆرە و خاڵی هاوبەش زۆرە ڕاستەر بڵێن پێویستە تەواوی ئاستەنگەکان نێڕین بە تایبەتی لەوەی پێوەستە بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی عراقدا نییە کە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و عراقدا بێت پێویستە ئێمە لە ئاستی بەرپرسیارەتیدا بن و لە ئاستی ئەو متمانەیە بن کە گەلی عراقی بە ئێمەیداوە چونکە ئەم قۆناغا چابڵی قۆناغێکی سەختە من ئاماژەم بەوە کرد عێراق لە نێو گەردەلوولێکدا و ئەو گەردەلوولە چەندین گۆڕانکاری لە خۆگرتووە ئەوەی لە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێراندا هەیە و بینیمان کە چۆن موشەکەکان ماوەیەک لەمە و پێش بەسەر ئاسمانی عراقدا دەڕۆیشتن بۆ ئەو ناوچەیە و لە هەمان کاتدا هەندێک گۆڕانکاری دیکە هەن کە ڕەنگە بەم نزیکانە بێرە پێشەوە بەڕاستی هاوڵەکانی سەرۆک بارزانی و ژێری سیاسی سەرۆک بارزانی بەرز دەنرخێنم چونکە ئەو ئاوڕی لە هەندێک شتێک داوە کە خاڵێکی تابڵی زەوهەریە لەم قۆناغا ئەویش ئەوەیە کە گۆڕانکاریەکی گەورە لە ناوچەکە لە ئارادایە ئەویش هەڵبژاردنە کەم کەس ئاگایان لەم بابەتە و ئاوڕێیان لەم بابەتەداوە هەڵبژاردنەکانی ئێستا کۆماری ئیسلامی ئێران تا ئێستا دیارنین ئەم بابەتە لە لای کێ دەگیرسێتەوە ئایا کام لایەن دەسەڵات وەردەگرێت ئەمە خاڵێکی دیکەش ئەوەیە کە ئەو هەڵبژاردنانەی کە لە ئەمریکا دەکردن کێ دەبێتە سەرۆک دیموکراتەکان یاخود کۆماریەکان ئەمە بابەتێکی دیکەی زۆر گرنگە و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی باوڵی هەڵبژاردنی پێشوەختەی حکوومەتی لە عراق و حکوومەتی فیدرالی ئەمانە هەمویان گۆڕانکارین لە پێش ئێمەدا ڕەنگە هەر یەکێکیان سیما سیاسی عراق بگۆڕن بۆیە سەرۆک بارزانی ئەم خاڵی بەر لە هەموو لایەنەکان وروژاند و زوو دەرکی بەوە کرد کە گۆڕانکاری سیاسی لە ناوچەکەەوە لە عراق ڕوودەدات و ڕەنگە کەسێکی دیکە و سیاسەتێکی جیاواز بێتە پێشەوە لە بارودۆخی عراقی. بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدا و لەگەڵماندا بێت زۆر سپاس بۆ کاتەی بێمەتاندا.